پەیوەندیەکی ناشرعیت لەگەڵ ئافرەتێکە هەبووە. ئەم 2-3 ساڵە قسمە دوا بووە ئەمە بە نەبووەتە هاوسەری تۆ، ئێستا شووی کردەوە بە کەسێکی تر 15 ساڵ لە خۆی گەورەترە. با بڕە بە ڕێگەی خۆیان و دوعای خێری بۆ بکە. براگیان ئەمە چۆن بڵێ تۆ ئەمەت هەڵبژار بەڵام بە قسمەتت نەبوو. تێگەی وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. زۆر جار تۆ پڕ بەدڵ حەزەکەی زەواج لەگەڵ کچێکا بکەیت، بەڵام باوەڕت هەبێ وهو شر لكم. ئەو زەواجە ئەبێتە شەڕ بۆ تۆ، سەر ناگرێت. ئێمە بابەگیان دایمەن لە دەرەوە سەیری شتەکان ئەکەین. یعنی ئێمە تەنها ظاهیری شتەکان ئەبینین. تۆ من هەموو جار ئەوەم و تۆ کاتێک کە تۆ ئەڕۆی هەناری لە بازار ئەکری لەسەر ئەو عەرەبانەیە سیرەکەی لە ناو دوکانەیە سیرەکەی ئەمە جوانترین هەنارە، هەر بەدەستی خۆت دەیکەیتە ناو کیسەکەەوە. دوایی هێنیتەوە لە ماڵ کە شەقێکەی سیرەکەی مە بۆگەنە ناوەکەی ناخورێت، بە کەڵک نایە. هەڕێک جوان چۆن لە تێکردو ئاوایکیتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە. براگیان ئێمە زۆر جار شتەکان ئاوا بە چاوی خۆمان بە جوانی ئەیبینین، بەڵام کە هاتە ماڵمانەوە بە کەڵکی ئەوە نایە، 2 ڕۆژ تەحەمولی ناکەی مەجبوری لێی جیابیتەوە. بۆیە براکەم وەڵڵاهی خوا باشتری بۆ تۆ داناوە. بۆیە من ئەمەت پێ ئەڵێم خوا خۆی ئەفەرمێت ئین وعد الله حق. خوا باشتری بۆ تۆ داناوە، باشە و ئەرزانی کێی بۆ تۆ داناوە و لە چ کاتێکات تۆ زەواج ئەکەیت. بۆیە براگیان لا تحزن ولا تقلق، نەقەلەقی ئەم مەوزوعە بە و نەخەفەتیشی لێ بخۆ. بەخوای گەورە ڕەنگە خوای گەورە دانەیەکی زۆر باشتر و چاکتر و یعنی نەرمونیانتر بۆ تۆ ئامادە کرد بێت. بۆیە ئەوە قسمەتی خۆیەتی و چۆتە ڕێگەی خۆی دوعای خێری بۆ بکە. و پاشان گەنجێکی وەکو تۆ 22 ساڵ تەمەنتە چ پێویستەکە خەفەت لە شتێ بخۆی کە ڕۆیشتووە. اللي فات و اللي مات عەرە بەڵێت. تەگی براگیان تۆ هەوڵدە ئەم جارە زەواجت کرد بە ڕێگەی خۆشەویستی مەیکە. برا وەڵڵە ئەوەی کەوا بە ڕێگەی خۆشەویستیکە زۆربەی هەرە زۆری زەواجێکی فاشلە. چونکە لەبەر چی؟ ئەڵێت دەنگی دووهەڵ لە دوورەوە خۆشە. ئەم قسەیە من ئێستا دێتە پێش چاوم چۆنە. مناڵ بووم وازانم ئێستایە ئەوە تەمەنمان 6 ساڵێ بوو لە منطقەی مەدینە شۆڕش لە پیرایەکان زۆر جار خەڵکەها ئیتر ئێمە لەبان سەربانە خەوتین لەسەرەوە لە هاوینان جۆمان لە تەپڵە بوو. مناڵی گەڕک 6 ساڵ بووین بە دەنگی ئەم دوهۆڵ و تەپڵەوە ئەڕۆشتین. کاچوین سێرەکەین 2 مناڵن لەبان بەردێ دانیشتونە لەسەر بەردێ دانیشتونە سێرەکەم تەنەکەیکیان هێناوە تەپڵ لێدەن بۆ خۆیان. یەکسەر شتەکەمان لە بەرچاوە کەوت و ئەگەڕاینەوە. ئەها دەنگی دووهەڵ لە دوورەوە خۆشە کە کاکەیە. زۆر جار بینینی ئافرەتێک بینینی کەسێک هەر لە دوورەوە جوانە کە لی نزیک ئەبیتەوەڵی خۆزگایە هە لە ناو عەرەبە مەقولەیەک هەیە ئەڵێت تەسمع بالمعید خەیر من ئەن تەراه. خۆزگایە هەر گوێم لە معید وایە نەمبینیایە. تێگەی معید ئەم کابرایەکی مەشهور و بەناوبانگ بووە، دەوڵەمەند و سەرمایەدار بووە. یعنی خەڵک هەر ناوبانگەکەیان بیست بوو، بەس کە کاتێک ئەیان بینی پیاەکی زۆر ناشرین و تەبیعەت ناخۆش ئەیانۆ تەسمع بالمعید خەیر من ئەن تەراه. خۆزگایە هەر ناویمان ببیستایە نەمان بینیایە. براگیان وەڵڵا ئیمڕۆ پۆستێکم بینی نووسی بووی هەر لە ئێرە دەستمان پێ کرد و هەر لە ئێرەش کۆتاییمان پێهێنا. پۆستەکە کوێ بوو؟ لە بەردەم مەحکەمەیە بوو. یعنی هەر لەوێ مارە بڕینەکە بوو و هەر لەوێش جیابوونەوە. دوای چەند ساڵ دوای 4 ساڵ کاکەم من قەزیەت بۆ لام برای جوانەکەم 25 ساڵ ژن و پیاە بەیەکەوە بوونە. مناڵیان گەورە بووە، کچیان هەیە، کوڕیان هەیە، یەک دنیا خۆشەویستیان لە بینی یەکا بەش کردووە. ئێستا بوونە بە دوژمنی یەکتر. ئەوەڵێ سیر ئەوەڵێ پیاس. ئەو جنێو بۆدا و جنێو بۆدا. باشە؟ ئەڵێ پارە ئەدەم بەس ئەم ژنە لە ژیانم دەرچێت. ژنەکە ئەڵێ چاوی خۆم دەرەکەم بەس ئەم پیاوە لە ژیانم دەرچێت. بۆیە برایگیان یعنی تۆ نابێت میثالی بە نمونەی سەی ژیانی زەواجکەی و سەیری ژیانی ئەم ژیانی دنیاە بکەیت. ئەم ژیانی دنیاە ساتێ بە خۆشیە و ساتێ بە ناخۆشیە. بڵێ براگیان ئەم دوعایە بکە دایمەن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوایە داوای حەسەنە و لێکم. جا حەسەنە زانی چی ئەگرێتەوە؟ تەندروستی ئەگرێتەوە، ژنێکی باش ئەگرێتەوە، هاوسەرێکی نەرمونیان ئەگرێتەوە، ڕزق و ڕۆزێکی باش ئەگرێتەوە، خانوویەکی باش ئەگرێتەوە، سیارێکی آخر مۆدێل ئەگرێتەوە، هەموو جوانەکانی دنیا ئەگرێتەوە. ئەی تۆ بۆ دوعایە ناکەی کاکەگیان؟ کەسێ ڕۆیشتووەتە ماڵەکەی خۆی با بڕوات، دانێکی جوانتر و نەرمونیانتر و باشتر چاوەڕێی تۆکات. ئەمە حەقیقەتە برایگیان. بەڵام ئێمە لێمان شاراوەتەوە، ئێمە شتەکان بە چاوە بینین، بە چاو ئەبینین. ئەمە زۆر غەڵەتە برایگیان. والله دنیا سەرابە لە چاوی هەر هەمومانە. كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون. ئەم قسەی کە من ئەیڵێم قورئان ئەفەرمێن لە دوای مردن بۆ دەرئەکەوێ بەڕاستی سەراب بووە. حەچی پارۆپور و ئەسرار و کۆدەکانی ژیانت هەیە لە دوای مردنت ئەکەوێتە ژەردەسی خەڵک. سبحان الله لەو سەرابە. یعنی تۆ سەیریکە ڕائەکەی ئەخوێنیت
6 تەواو ئەەکەیت باشە ئەوەی پێڵەن 12 دوای ئەچیتە کولیەش بە تەواو ئەەکەی ماجستێرش ئەهێنی دکتۆراش ئەهێنیت سبحان الله ئەو ڕۆژەی کەوا توێژینەوەکەت مناقەشە ئەکرێت تێزی دکتۆراکەت مناقەشە ئەکرێت جەڵدە لێتە داو لەبان لەسەر مێزەکەت ئەمریت و ماڵ ئاوایی ئەەکەیت تۆ سەی ئەو هەموو ماندووبوون و هەوڵ ڕەنجە ئەوە سەراب نییە کاکە گیان ئەوە سەراب نییە تۆ هەموو شتێکی جوانی دروست کردووە لە خانوت لە ماڵت لە مناڵت لە ژنی باش لە ڕێگا ئەو نازانی قڵپە بیتەوە بۆ سیر و سەفای خۆت ڕۆشتویتە بۆ گەشت ڕۆشتویتە لەولا ئەمریت برا ئەو دنیا کەیهی ئەوەی ئینسان خەفەتی لێ بخوات طبعاً هەموو ئینسانیە بێ خەفەت بخوات بەڵام وەڵڵاهی ئەوە نییە بچیتە ژێرباری ابن قەیمە فەرمێ لەو لە یەکەم ڕۆژی کە دنیا خەڵق بووە تا ڕۆژ کە دنیا کۆتایی پێدێت وەڵڵا قیمەتی ئەوە نییە دانش 1 دقە خەفەتی بۆ خۆی قەسەم بەخوا قیمەتی ئەوەی نییە طبعاً کەسێک جەرگی ئەسووتێت برایەک کەسێکی خۆشەویستی لەدەست ئەدا سەرمایەکەی لەدەست ئەدا ئەمە جێگەی ئەسەفە بەڵام جێگەی ئەوە نییە خۆت لە پەتی سێدارە بدەیت و خۆتی بۆ بکوژیت وەڵای تر ژیان لە خۆت تاڵ بکەیت و بڵێ من تەواو واز لە هەموو شتێک هێنم ناوەڵا برا ژیان هەمیسان دووبارە ئەبێتەوە ژیان هەمیسان دەست پێ ئەکاتەوە برا بەخوا بە چای خۆم بینیوە بە چای خۆم بینیوە پیاو لە ئەنفالەکەیە نەشتی بۆ دەرچوو لە مناڵی بۆ دەرچوو دوای چاوەڕوانکردن 10 ساڵ کە مەویست بوو لە ژن و ماڵ و مناڵەکەی چوو ژنێکی تری هێنا ئێستا 6 مناڵی تریشی هەیە ڕاستە بۆ نمونە ئەمە برینێکی زۆر قوڵە بەڵام ڕۆڕۆی ژیان ناوەستی عەزیزەکەم گەنجێکی وەکو تۆ فەرمێسک نەڕێژی بۆ قەزەیانە ها تۆ ئەتوانی ئومەتی قیادە بکەیت تۆ ئەتوانی دەوڵەتی بەڕێوە بەریت تۆ ئەتوانی ئیدارەی و وزارەتێکی گەورە بەڕێوە بەریت گوناحە فەرمێسک بڕژی بۆ شتێکی ئاوە خۆی ڕۆشتووە ئەولا لەکە فەئەولا با بڕوە بەرەو ژیانی خۆیەوە باوکت ڕاست ئەکات تۆ لەسەر قاچی خۆت بۆستە با زەویزارت بۆ نەفرۆشێت هەر کەسێک لەسەر قاچی خۆی وەستا بە ماندۆتی و بە ڕەنجی خۆی ماڵی پەیا کرد و سەیارەی کڕی و ژیانی دروستکرد قەدری ئەو ماڵاگرێت ئەو گەنجانی کە ئێستا بە تەڕنار بە سەیارەکانیانەکەن فشە بە سەیارەکانیانەکەن 200 لێ خوڕێ 200 تەقڵ لێدا ئەوە ڕەنجی بۆ پارەوە نەبینیوە بەو سەیارەوە نەبینیوە قوربانکیان هەل لە پیاوێکی دەوڵەمەند هاتوۆتە دنیاوە لە ماڵێکی دەوڵەمەند هاتوۆتە دنیاوە ئێستا حیساب بۆ پارە و خەڵکیش ناکات ناز و نیعمەتەکان بەس خەڵکی فەقیر ئەتوانی قەدری بزانێت ئەو کەسەی کەوا بە ڕەنج و ناوچەوانی خۆی ژیانی دروست کردووە بۆیە برای گیان چ پێویستە کات و خۆت مەشغوڵ کردو خۆت بێتاقەت کردو وڵا 3 ساڵ لەگەڵ مابوو نەیاندا پێم ئێستا دایانەتە کوڕێ 15 ساڵ گەورەترە و ئەبێ دایک و باوکی گوناحبار بن یا گوناحبار بوونە گوناحبار نەبوونە بە تۆچی چاوەڕاستەکەم ولا تزیر وازیرة وزر أخرى خۆتۆ گوناحی ئەوان هەڵناگری ئەمە گریمان گوناحبار بوونە برایان چ لە قەزێکا گۆڕێت هیچ لە قەزێکە ناگۆڕێت ژیانی خۆ دروست کە براکەم من یەک شتێکتان پێڵم ئەمە هەموو ئەو ناخۆشیانی کە توشتانە بێت هەموو ئەو کێشانی کە بۆتان دروستەکەن هەموو ئەو کۆمێتە ناخۆشانی بۆتانە نووسن هەموو ئەو دوژمنکاریانی کە بەرامبەرتان ئەیکەن وانەکات سەعادەتە لێبسەنێتەوە خۆشبەختیت لێبسەنێتەوە ئامان کەس بەکەڵکت نایە خۆت نەبێت ئەم دنیا نەفسی نەفسیە پێش قیامەت قەسەمەن بیللا ئەم دنیا نەفسی نەفسیە پێش قیامەت کەس بەکەڵکت نایە ها سرت با لە ئازار کەس ئازارەکەت هەڵناگری خۆت نەبێت سکت با لە ئازارێکت بۆ دروست بێ کەس ئازارەکەت هەڵناگری خۆت نەبێت دایک بە دەور تا دێ باو بە دەور تا دێ برا بە قوربانت ئەبێت بەڵام کەسیان ئازارەکەی تۆ هەڵناگرن بۆیە خۆتان خۆش بێت احتیمام بە خۆتان بن پێویست ناکا لەسەر قسەی خەڵک و کۆمێنتی خەڵک و تعلیقی خەڵک سەعادەت و خۆشبەختی لە خۆت بسەنیتەوە هیچ پێویست ناکە والله پێ بکەنەوە بەدەم دنیاوە چی ئەبێ با ببێ کورد زۆر جوانیان وتووە لەکوێ پچڕا لەوێ گرێیبە خەڵک بێویژدانە بەخوای گەورە خەڵک تا ئەو حەدە بۆت دێ تا ئەو حەدە بۆت دێ خۆت بکوژیت دەموچاوت ناشرین بێ ئەنووسن ئەم سەکسارە کێیە ئەم مەیمونە کێیە ئەم مەخلوقاتە عەجیبە کێیە تا ئەوەی کەوا تەق لە جەرگی تۆکەن و گولەی بنەی بناوچەوانی خۆتەوە بەخوا ژن بێنی ژنەکە و جوان نەبێت هەر لە ئامۆزا و لە پورزا و لە خوشک و لە براو لە حەوت پشتت ئەڵێن ئەم مەیمونە چییە هاتووە بۆ بەخێزانی ئەم برایەمان تخوا ئەمە چاوی کوێر بۆ ئەمە باش ئەمە عەقلی نەبوو تاوات لێکەن ژنەکەت تەلاق بدەیت خەڵک ڕەحمت پێ ناکەوە با چاکت پێ بڵم خەڵک هێندە بەزەی نییە من وا ئەزانم ئەگەر دڕندەترین بوونەوە لەسەر عەرزە هەبێ من وا ئەزانم مرۆڤە ئەو مرۆڤەی کەوا گۆشە نەکراوە بە ئەخلاق و بەدی ئەرە بەخوا تا مردن لەگەڵ تا دێت ئەرە بەخوای گەورە ئیمڕۆ نەتبێ کێ دەست ئەگرێت وەرە نەخۆشکەوە نەخۆش بۆ پارەت نەبێ کێت با بۆ عیادە کێ وەستەکەت بۆ کڕێت کێ دەرمانەکانت بۆ کڕێت
بەخوا باری خۆت بەس خۆت هەڵیەگری عەزیزەکەم کەس بە کۆڵی کەسەوە نییە بەس ئەو مناڵە بە کۆڵی دایکێوێتی هەتا گەورا بێت دوای ئەوە لە کۆڵی دایکی بۆ بەخوا بێمنەتە لە دایکیشی بەخوا بێمنەتە لە باوکی بەخوا هەر خۆت و هەر ئێمەین بە باوکەڵین تۆ چی بۆمان کردووە چی کردووە کاکە گیاڵ ها شاخە بۆم کون کردووە زەویت بۆم بڕیوە بەحری ئیجەت بۆم چیت بۆم کردووە هەر ئێمە نین بێمنەتین لە دایکی خۆمان یعنی دایکی ئەو هەموو معاناتەوە هەموو ڕەنجەی لەگەڵ تا بینیوە کورە خەڵکەیە بەمان تەلەفۆن هەر بۆ دایکی ناکات بە ساڵ لە دایکی ناپرسێتەوە والله هەرچی شتێکی جوانە هەرچی جوانی و باشەیە لە ژنەکەی کۆ کردوێتەوە سیاری بۆ کڕیوە خانی بۆ کڕیوە مەزرعی بۆ کڕیوە کورە پاسەپۆرتی دنیای بۆ دەرکردووە بەخوا ئامادە نیە تەلەفۆنێ بۆ دایکی بکات والله لەناو خەڵکا لە ڕووی نایە بڵێوە دایکمە بیللا وەتەڵڵە ئەو مرۆڤە کاکە تۆ باسی چیەکەی بۆی خۆت خۆش بێ عەزیزەکەم ئافرەتێک کە بە قسمەتت نەبووە با بڕات ژیان ففتی بە ففتیە خۆشیت ئەداتێ خۆشیە دەیتێ تێگەشتی لە بینی یەکا خۆشیەکانتان بەشەکەن دەی خۆ ئەو تفت دێ بکا خۆ تۆ ماچی بۆ هەڵنادێ عەزیزەکەم خۆ ئەو شەقەتی هەڵدا خۆ تۆ باوشی میهرەبانی بۆ ناکەیتەوە تێگەی وجەزاء سەیئەة بمثلها بەخوا تفێ لە خەڵکی تفل لێکرێتەوە سەلامێ لە خەڵکی هەل جەزاء الإحسان إلا الإحسان بۆی خۆتان ماندوو مەکەن خۆتان خۆش بوێت ئەڵێ مەجال بە کەسێکی تر کورە منەمێت تۆ هێورکەمەوە عەزیزەکەم سەتەها گەنجی وەکو تۆ بەرگەی خەفەتێک ناگرێت دەمانچێ بە خۆی وانی و خۆی ئەکوژێت سەتەها گەنجی وەکو تۆ هەیە سەری هەڵگرتووە لەبەری یەک قەزەیەکی بچووک نەیتوانیوە تەحەمولی بکات کاکە من کابرا بەم نەڵێنەوە تۆ گەنجی چز و ئاوا ڕیشە لێی سپی بوو چوار گەنجی وەکو تۆیە کێشەکەیم بۆ باسەکە و من شەمێ تۆزێ دەردەدڵی لەگەڵاکەم و کێشەکەی بۆ حەلکەم دەی ئەوە مەجال دەدەم بە تۆ فەرموقە قسە بکە کاکەگیان ئەوە خەڵکە بەخوای گەورە لەو ساوە خەریکە بۆ قومی ئاو شێت ئەبم ئەڵێ تۆ مەجال نادیت کورەوە خەڵکە بۆ بۆرە پیا خۆتە دەیتە کوشتاوە لە کوردەواری ئەو قسە هەیە تێگەی کورە خۆتان ڕەج بە خەسار مەکەن پیاوەتی لەگە خەڵکا بکەت تا سەریێسقان بەڵام زانیت پێی نازانیە دوو لە ڕووی جەنابتان وەکو پێڵاوەکەت سەیریکە تێگەی بەخوای گەورە من ئەو کاتە باسی تەڵەبەی داخلی بووم تەڵەبەیە لەگەڵمانە نەخۆش کەوت باشە خواگای لێ ئەو کاتە من باسی 2000ەکانەکەم سەرەتای 2000ەکەم بردمان بۆ خەسەخانە خواگای لێ لەناو ئەو شارەیە بەتانیکی پڵنگی هەبووە ها ئەو بۆوانی پڵنگەکەی تیا بوو قاوەیەکە خواگای لێ ئەو بەتانیم داوە سەر کۆڵی خۆمە باشە وەکو حەماڵ حتاکو بردمە ناو خەسەخانەکەەوە شەو ڕۆژێکیش بە دیارەوە بوو وەزع ڕۆیشت و باش بوو پەتاتەمان هەبوو باشەیتر پەتاتەکە زۆر وشک بوو گرانیش بوو هینی لەگەڵا نەبوو تەماتەی لەگەڵا نەبوو تەرمۆزەکە لای ئەوە بوو بۆ خوایوتم پەرداخی ئاوی ساردم دەرێ پەرداخێکی دا پێم دوو جارێکی تریان وتم ئادیت خوا پەرداخی ئاویوتم بۆ کرێکاری تۆم کاکەگیان فەرم خۆت وەرەیەت دەسە نییە ئەوە خەڵکەوە با چاکە پێ بڵم ئەوە خەڵکە بە قوربە ئەرە وەڵا خەڵک حاشا لە دایکی خۆیەکە دایکی خۆی ئەکوژێ باوکی خۆی ئەکوژێت نەوەڵا برا بێمنەت بە کێ مەمنون بوو مەمنونی بە کێ مەمنون نەبوو قەت مەمنونی مەبە نەوەڵا قەت مەمنونی مەبە والله من یەکێ سەلامم لێکا دەجا سەلامی لێکم بەخوا بزانم سەلامەکەم بە جوانی جواب ناداتەوە و بێمنەتە لە سەلامەکەم بەخوا یەک تەنەکە ئاو بخواتەوە ناڵێم عافیەتت بێت ئەو با چاکت پێ بڵم زۆر فێری بێمنەتی بن فێری پیاوەتی بن بەڵام کە زانیتان خەڵکێک ناپیاوە قەت ڕۆژێ لە ڕۆژان ئامادەمە بە ڕێزی لێ بگرێ و سەلامی لێ بکە